بەندێکی کوردی هەیە بۆ ڕیشت و سمێڵیشی نایەبانی ڕۆژی حوتی حوزەیرانی 2017 لەم شوێنە کە بە پیرمام ناودەهێنرێ مەسعود بارزانی سەرۆکی و کاتی هەرێم لەگەڵ ژمارەیەک حیزب و لایەنی سیاسی کۆ دەبێتەوە. کۆبوونەوەکە بۆ بڕیارێکی چارەنووسازە ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ وڵاتانی هەرێمی ژێرپێخستنی تکاو داوای وڵاتانی دۆستی هەرێمی کوردستانە. بارزانی و پاردەکەی سەرقافڵەی یاریەکی مەترسیدارن، ژمارەیەک حیزب و لایەنیش پەلکێشی نێو ئەو گەمەیە دەکرێن. کۆبوونەوەکە بڕیاردەدا ڕۆژی 25 ئەیلولی 2017 ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم بێت لە هەرێمی کوردستان. ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش بەشدار بن. لە دوای 2 مانگی شەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت کە بە دیاریکراوی ڕۆژی 6 یانزەی 2017 بوو. ڕۆژە 25 ئەیلولێ هەرنەسە سندوقە و قرارە خوبدا دەرچوونی و بڕیارە هەرزوو کاردانەوەی ناوخۆیی وڵاتانی هەرێمی وڵاتانی دۆستی کوردی بە دوای خۆی هێنا. مەترسیەکان بەو ئاڕاستەیە بوون ئەوەی هەیە دوور نییە لە دەست بدرێ. گەمارۆ، شەڕ، کاولکاری، بەرسێتی، بڕینی موچە وەک مەترسیەکی گەورە خۆی نمایش دەکرد. حەشدی شعبی هەر لە سەرەتاوە دژایەتی خۆی ڕاگەیان بەوەی ڕوبەڕووی هەرێم دەبنەوە دژی دابەشکردنی عێراقن. بەڵام بارزانی وەک خۆی وتی حسابی بۆ ڕەئی هیچ کەس نەکرد. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرن. بەردەوام بوو لە گەڕان بەشداریکردنی ئاهەنگەکانی ڕیفراندۆم. بەشی زۆری میدیا حیزبیەکان کەوتنە پشتیوانیکردنی پرۆسەکە. بە جۆرێ وێنای ڕیفراندۆمەکەیان دەکرد بەشێکی خەڵکی سەرکەوتنی ڕیفراندۆمیان لابوو بۆ ڕاستی. ژمارەیەک هاوڵاتی دەستیان دایە سووتاندن و دڕاندنی پێناس و ناسنامە عێراقیەکانی. میدیاکانیش دڵگەرمی و پەرۆژی و کەسانیان بڵاو دەکردەوە. ئەگەر ناسەقاندگیری لە هەرێمی کوردستان دروست بێت دڵنیاتانەکەین سەقاندگیری زۆرێک لە وڵاتانی ناوچەکەشەکەوێتەژێت. بارزانی و ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کاندامەکانیان کەسی یەکەم و بەرپرسی باڵای حیزبەکانن بازنەی چالاکیەکانیان فراوان کرد. لە ناوخۆ و دەرەوە ئاهەنگی گەورە سازکرا. ژمارەیەک گۆرانی بێژ دیاریکران بۆ هاندانی خەڵک. لەو ڕۆژانەدا باسی دەوڵەتی کوردی بوو. زۆر کەس و لایەن کەوتنە نێو ئەو داوە. ئەمریکا و فەڕەنسا و یەکێتی ئەوروپا لەگەڵ ڕیفراندۆم نەبوون. تیلەرسن کە و کات وەزیری دەرەوەی ئەمریکا بوو نامەی بۆ بارزانی نارد کە ڕیفراندۆم نەکەن. ئەمریکا زەمانەتی چارەسەرکردنی کێشەکان و پشتیوانی لە کوردستان دەکات. بەڵام بارزانی داواکەی ئەمریکای پشتگوێ خست. بارزانی وتی هەن حساب بۆ ڕەئی یەک کەس ناکەین. بەشێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵەوە نەبوون ڕیفراندۆم لە شاری کەرکووک بکرێت. پێیان وابوو بڕیارەکە دەبێتە هۆی لە دەستدانی کەرکووک. بەڵام بارزانی و بەشێک لە بەرپرسانی یەکێتی سوور بوون لەسەرەوەی لە کەرکووک ڕیفراندۆم بکرێت. 25 ئەیلولی 2017 ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و کەرکووک تەواوی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئەنجامدرا. دۆستە ئەمریکی و ئەوروپیەکان لە کورد دوورکەوتنەوە. کێشەکانی کورد لەگەڵ بەغدا گەشت نەلووتکە. سنوورەکانی هەرێم داخران. فشارەکان بۆ سەر هەرێم بە جۆرێک بوون کە نزیک بوو لەوەی بە تەواوی کورد تووشی داڕمان بێت. شاری کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە دەستدران. حەیدەرعەبادی کەوتە بیان و گرتن بە هەرێمی کوردستان. دەسەڵاتەکانی خۆی بەسەر هەرێم سەپان. شکۆی پێشمەرگە کەوتە مەترسیەوە. سوپای عێراق و حەشدی شعبی هێرشیان کردە سەر کەرکووک. پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هێڵی پێشەوەی بەرگری بوون چەندین شەیدی بەخشی. بەڵام بەهۆی نابەرابەری چەک و هێز لە پێناو پاراستنی شکۆ و هەیبەتی پێشمەرگە لە بەرامبەر سوپایەکی پڕچەک و چۆڵ تەواوی هێزە چەکدارەکان کە لە چوارچێوەی حەشدی شعبی کۆکرابوونەوە بڕیاری کشانەوە دەدرێت. یەکێتی بۆ ئەوەی توانا و وزە و شکۆی پێشمەرگە وەک هێزێکی نیشتیمانی بپارێزێت پارێزگاری لە بەهانەتەوەی یەکان بکات. خەڵکی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە ئەوارەی و دەربەدەری و ماڵوێرانی و کاولکاری بپارێزێت. لە ڕوبەڕووبوونەوەیەکی نابەرابەر و ڕووخێنەر دەرباز بێت دوور لە موزایەدە و بەو پەڕی بەرپرسیارەتی نیشتیمانی بڕیاری کشانەوەیدا بۆ پارێزگاریکردن لەوەی دەکرێ بپارێزرێت. ئەمە دەرمی حاکم گۆرانە. پێش خۆکوشتنی بەڵێنی دابوو تا دەوڵەتی کوردی ڕانەگەیەنرێت لە چیا ناگەڕێتەوە. دەوڵەت ڕانەگەیەنرا و شکستی گەورە جێگەی گرتەوە. دوای شکستی ڕیفراندۆم و ئەوەی ڕوویدا
چاوەڕوانەکرا بەشێک لە سەرکردەکان وەک حاکم گۆران ڕازگۆ بن کۆتایی بەکار و ژیانی سیاسیان بهێنن بەڵام وایان نەکرد.